سڵاوتان نەبێت. پەیامنێری شارپرێز لە ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند کەمێک لەمەوبەر بەرپرسێکی کورد لە کۆبانێ لەلایەن تورکیاوە کراوەتە ئامانج و گیانی لەدەستداوە. بەپێی ئەو زانیاریانەی کەندەڵ جوودی پەیامنێری شارپرێز لە ڕۆژاوای کوردستان ئاشکرای کرد، درۆنەکانی تورکیا کوچرۆ باتمان نەسرە و بە حەسەن دەمیرتاش یەکێک لە فەرماندەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەیان شەهید کردووە. لەو ڕۆژەوە فەرماندەی گشتی هێزەکانی یەپەگا هەواڵەکەی پشتڕاست کردە و ئاشکرای کردووە. کۆچرۆ باتمان لە هێرشێکی درۆنەکانی تورکیا بۆ سەر کۆبانێ بۆتە ئامانج و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. ئەو فەرماندەی یەپەگا ساڵی 1983 لە خێزانێکی نیشتیمانپەروەری باکووری کوردستان لەدایک بووە و لە ساڵی 2001ەوە پەیوەندی بە یەپەگەوە کردووە و لە زاگرۆس تا چیای دەرسیم لە چەندین ناوچە سەرەتا بۆتە گەریلاو پاشان پەیوەندی بە یەپەگەوە کردووە. لە ساڵی 2014ەوە یەپەگە وەک فەرماندەیەک بۆ سەرپەرشتیکردنی شەڕی داعش ناردوێتە کۆبانێ و وەک فەرماندەی یەپەگا ڕۆڵی سەرەکی لە تێکشکاندنی داعشدا بینیوە.